توانیان بەڕاستی سەرەتا بە ناوی ئاڵاسپیەکان و کۆمەڵی ناو ناتۆرە بۆەوەی خۆیان لە خەڵک بگۆڕن کە داعش نەبن، بەڵام دوایی دەرکەوت ئەمانە هەمان داعشەکانی پێشوو هەمان ئەو ڕێکخراوە تیرۆریستە ئیرهابیە ڕەشە کوژەیە کە دەستی سوورە بە خوێنی خەڵکی سڤیل و مەدەنی ئەوانە. دیارە داعش بەڕاستی لە سنوورەکانی پشت شاخەکانی خورمات و ئەوها درێژە بێتەوە بۆ سنووری دێهاتەکانی قوڕیچای غەڕە هەرسێ پەڵکانە دواتر بەرەو سەرشۆرا و لەوێشەوە بۆ پشتی بۆ تاوێرکەوە و ئاوها ڕێڕەوەکەیان بە پشتی قوشەلان و لەک و لەوێشەوە بەرەو خروەلی و پشتی ئاغژەمەشەت و بۆ قاتەکانی زەمبور و بەرەو پردی عوسمانلی لە ڕۆژهەڵاتی داقوق لەوێشەوە شۆڕ ڕەبێتەوە بۆ چەمی تەلحەمە و ڕۆخانە و زەرگە و ئەوێ لەم لاشەوە بەڕاستی لە کەلی قوڕیچای بەدیوە بە پشتی دەربەنتاڵە و دواتر بە پشتی باوەشاسوار و ئاوهاوە ئەشێتەوە بۆ بە ئاراستەی ناساڵح و لەوێەوە بەرەو شاخی گومار و ئەوانە مە ڕێڕێوانە پەڕنەوە بۆیە بە ئاراستەی جەلەولا و قەرەتەپەوانە. دیارە داعش بەڕاستی بەهۆی بوونی جموجۆری داعش وانە دێهاتەکانی قوڕیچای و غەڕە و پەڵکانەوەمانە شۆر نستاکە لە مەڕداری کورد و ئەوانە ناتوانن بشنەوە شوێنانە لەبەرەوەی ئەوانە مەترسین و چەندین کەسی سڤیلی بێتاوان بەدەستی ئەوانە شەهید کران. کاتی خۆی بەڕاستی لە ڕۆژاوای کوردستان و لە شوێنەکانی تری عێراق بیرە نەوتەکانیان بەکارهێنا لە بە قاچاقبردننی نەوتەکە بە نێودەوڵەتی ئێستا سەرچاوی دارایەکانیان وشک بووە زیاتر سوود لە خەڵکفڕاندن ئەبینن و وەکو سەرچاوەیەکی دارایی سوودی لێ بینن بۆ ڕێکخراوە تیرۆریستەکەیان. ئەو ناوچەیەکەوە ئاماژتان پێیدا بەڕاستی زیاتر پەڵکانەکان چکە سێ پەڵکانە هەیە، پەڵکانەی سالم، پەڵکانەی سەرحەڵ، پەڵکانەی سەیدەکان، دواتر غەڕا کە بیرە نەوتەکانی لێ و کاتی خۆی ئەوە هین هەبوو. ئێستا بەڕاستی ئەوان ئیزنی هەموو خاوەڕانەکانیان داوە سنوورێکیان بۆیان دیاری کردوتیانە لەم سنوورەت تێپەڕن لێتان قبول ناکەین بە پێچەوانەوە مەڕدارە عەرەبەکانی سلێمان بەگ و بنار شاخەکەی غەڕە بەو دیوە ئێستاکە هاتوونە لە شوێنی دێهاتە کوردیەکان بۆ خۆیان مەڕی خۆیان ئەلەوەڕێنن بێ ئەوەی کەس پێیان بڵێ ژووری چاوت بڕۆیە. جا بۆیە بەڕاستی مەترسی ئەو داعشانە لەسەر هەم جوتیاران بۆ کاری کشتتوکاری هەم لەسەر مەردارەکان زۆر زیادی کردووە و ترسانویانە و زۆر جار تەقەشیان لیان کردووە، هەنێ جار خەڵکیان لیان فڕاندووە. ئەمە بووە مای ئەوە کە بەڕاستی سنوورێکە تەق نزیکەی 25 کیلۆمەتر چوارگۆشە لە خۆی ئەگرێت کە سنوورێکی هەڵەت و هەردە و سەختە شوێنێکی قایمە بۆ ئەوان و مەودایەکی بەرفراوانیشە بۆ ئەوەی خۆیانی تیا بەحوێنەوە و سەرەتا بۆ حەوانەوە بوو، دواتر بۆ خۆ سازدان و خۆ ئامادەکردن بوو. ئێستاش دەستیان کرد و جموجۆڕەکان زیاتر بووە و هەروەها ئەو جموجۆڵانە بۆتە مایەی نائارامی و ئێستا خۆشبەختانە بەڕاستی تا ئیسا چەندین جار ئۆپراسیۆنی هاوبەش کراوە لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستان و ئاسایشەوە و زەربەی گورچک بڕیان لێداوە. چەندین جار هێزەکانمان چوونەتە بەلەوەی خوار و چوونەتە قوڕیچای و ئەم جارە لە نیوان سەرشۆرا و پەڵکانەیە ڕۆژی سێشەمەی ڕابردوو توانرا زەربەیەکی گورچک بڕی باشیان لێ بدرێت. ئەو گروپە توندڕەوانەی کە بە ناو گروپی توندڕەوی داعش و ئەنسار سونە و جەبهەت الشام کە ئیستاکە لە ئەدلب و ئەوانن، ینی زۆر باشکرات دەرکەوت کە تورکیا بەڕاستی ئەمانە داردەسی تورکن بۆ جێبەجێکردنی مەرامەکانی خۆی لە خاکی کوردستانە، بە تایبەتتر ڕووی ڕاستەقینەی ئەو مەسەلەیە لە ئەدلبا زۆر بە ڕۆشنی دەرکەوت و بۆ هەموو کەس ئاشکرا بوو کەوانە پاڵپشتی ئەو چەتانە ئەکەن. و ئەمڕۆ من لە هەواڵێکا بیستم بەڕاستی زۆر پێشی دڵگران بووم 300,000 عایلەی ئەو چەتانیان هێناوە لە عەفرین نیشتەجێیانیان کردە بە مەبەستی گۆڕینی دیموگرافیای ناوچەی عەفرین و مەترسی لەسەر سەرێکانی و گرە سپیش هەیە بەڕاستی کە سوکاری ئەو چەتانە بێنن بە مەبەستی گۆڕینی دیموگرافی وەکو چۆن کاتی خۆی سەدام پشتێنەی ئەمنی دیهاتەکانی ئێمەی چۆڵە کرد و عەرەبی وابەستەی بەخۆی ئەهێنا و لە دوای 16 ئۆکتۆبەریشۆ ئێستا
داعش هەماهەنگ و پاڵپشتێکی باشە بۆ گەڕانەوەی ئەو عەرەبە تاریبانە. بۆ نمونە عەشیرەتی ئەلبوعەلگا لە گوندی ئاوایی فەریق کە گوندی خۆمە بە هاوکاری ڕاکانجبووری سوودیان لە بودجەی تەواوی وەرگرتووە کە بۆ گەڕانەوەی عەرەبە ڕەسەنەکان لە ئەنجامی شەڕی داعشە بە پێچەوانەوەوان سەغری قانونیان فێڵی قانونیان دروست کردووە عەرەبە تاریبەکانیان گەڕانەوەتەوە لە گوندەکەی ئێمە ئێستاکە بەو پارەی کە خەڵکی تر جێنشینکەن عەرەبە تاریبەکانیان هێناوەتەوە سەر زەوی ژارەکان.